نووسراوەکەی تەیف سامی کێشەکانی هەرێم و بەغدا دەهێنێتەوە چوار گۆشەی یەکەم. زانیاری نوێ لەبارەی وادەی دابەشکردنی موچەی مانگی دووی فەرمانبەرانی هەرێم پێش مانگی ڕەمەزان ئاشکرا دەکرێت. تورکیا لە بۆردومانکردنی ڕۆژئاوای کوردستان بەردەوامە. بەگوێرەی دوو نووسراوکەیەکێکیان لە نووسینگەی سەرۆک وەزیرانی عێراق و ئەوەی دیکەش پاڵپشت بە نووسراوەکەی نووسینگەی سەرۆک وەزیران تەیف سامی ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە دەڵێت پشتبەست بە نووسراوەکەی نووسینگەی سەرۆک وەزیران داواتان لێ دەکەین لەگەڵ لیستی موچەی مانگی شوباتی 2025 و مانگەکانی دیکە داوای بەپەلەی ژمارەی بانکی فەرمانبەران دەکەین بۆ تەوتینکردن بەگوێرەی ئەو ڕێکارانەی دادگای فیدراڵی دیاری کردووە. ئاوکات حکوومەتی هەرێم بۆ ئەم مانگا 50 ملیار دیناری ناردووە بۆ بەغدا، بەڵام بەغدا داوای بڕێکی زیاتر دەکات. ساڵی پاریژ یەکێک لە هۆکارەکانی دواکەوتنی موچە حکوومەتی هەرێم لە کاتی خۆیدا وەک ئەوەی کە بەغدا داوای نیوەی داهاتی ناوخۆی دەکرد ئامادە نەبوو بینێرێت. باگوێرەی زانیاریەکان پێدەچێت ئەم ساڵیش هەمان کێشە دووبارە ببێتەوە لە کاتێکدا پێشتر بەرپرسانی حکوومەتی هەرێم ڕایانگەیان ڕێکەوتنیان لەگەڵ بەغدا کردووە و موچەی هەر 12 مانگەکە گەرنتی کراوە، بەڵام بەپێی ئەو نووسراوە بێت پێدەچێت کێشە بۆ موچەی مانگەکانی ئەم ساڵیش دروست ببێت. وا بڕیارە یەکشەممەی داهاتوو لیستی موچەی مانگی شوباتی فەرمانبەران بە شێوەی ئەلکترۆنی ڕەوانەی بەغدا بکرێت و پێش هاتنی مانگی ڕەمەزان موچەی فەرمانبەرانی هەرێم دابش بکرێت. پێشبینیش دەکرێت بڕەکەی لە نێوان 955 بۆ 906 ملیار دینار بێت. باگوێرەی زانیاریەکانی نێو وەزارەتی دارایی یەکە ژمێر یاریەکانی وەزارەتەکانی حکوومەتی هەرێم کۆتاییان بە ئامادەکردنی لیستی موچەی مانگی دووی فەرمانبەران هێناوە. لیستەکەش بە شێوەی ئەلکترۆنی ڕەوانەی بەغدا دەکرێت و لەسەر بنەمای لیستی موچەی مانگی یەک ئامادە کراوە. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکرات ئاماری 24 کاتژمێری کۆتایی هێرشەکانی دەوڵەتی تورک و چالاکیەکانی هێزەکانی خۆیانی ئاشکرا کرد. لە ڕاگەیەندراوەکەی هەسەدەدا هاتووە شەڕبانان دوێنێ لە دژی بارەگایەکی سوپای دەوڵەتی تورک و چەتەکانی چالاکیان ئەنجام داوە لە گردی قەرەقۆزاق. لە ئەنجامدا برینداربوونی ئەندامانی گروپەکانی نزیک لە تورکیای لێکەوتۆتەوە ڕاشیان گەیاندووە. هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک لە ئاسمان و زەمینەوە لە دژی گوندەکانی هەرێمەکە بەردەوامە و لە ئەنجامدا زیانی مادی بەرفراوانی لێکەوتۆتەوە.